من سێ شەو لەمەوە پێش هاتم بۆ بەشی ناوخۆیەکانم بەسەر کردەوە لە نزیکەوە گوێم لە خوێندکارەکان کرد بزانم داواکاریان چی و چیان پێویستە ئەوە بوو داواکاریەکی زۆریان بۆ غەسالە و تەباخە بوو هەر ڕۆژی دوایی یەکسەر ئێمەش لەگەڵ کاک بەختیار و کۆمەڵێک برادێری تراچین بۆ لای کاک حامی حاجی غالی بۆ ئەوی بێن بەدەم داواکاری خوێندکارانەوە زۆر بە سوپاسەوە لە ماوەی تەنانەت 24 ساعتیشی نەخایان لە ڕێی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرجەم ئەو پێداویستیانەی کە ئێمە داوامان کردبوو پێداویستی هەنووکەین لێرەوە زۆر سوپاسی بەڕێز کاک حامی حاجی غالیەکەین بەڕێزان لە ئیدارەی گشتی بەڕێز چرۆخان سەرجەم ئەو بەڕێزانەی کە هەمیشە لە هەوڵدان بۆ مناڵەکانیان و بۆ خوێندکارەکان لە زانکۆی هەڵەبجە دووبارە سوپاسیانەکەین و هیوادارین نمونەیان زۆر بێت و خەڵکانی تریش بێن لەم جۆرە چالاکیان و لەم جۆرە پێداویستیانە بۆ خوێندکارەکانمان دابین بکەن. ئێمە ئەمڕۆ هەسەین بە دابینکردنی هەنێ پێداویستی بۆ بەشە ناوخۆی کچان و کوڕان کە بە پێداویستێکی زەڕورەی تێزانم بۆیان ئەوانیش غەسالەیە لەگەڵ سەلاجە لەگەڵ تەباخ کازوان بڵێن پێداویستێکی سەرەتاییە هەموو کەس زەروریەتی هەساین بە دابینکردنی ئەم پێداویستیانە لەلایەن مەکتەبی ئیدارە و دارایی مەکتەبی ئیدارە و دارایی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هاوکاریانە بین وەکوی ئێستا هاوکاریان بوون و لە داهاتووشدا ئیشەڵا پاڵپشت و پشتیوانی هەم مامۆستایان و هەم خوێندکارانە بین.